بەڵێ گرنگی سەردانەکەی ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا بۆ ئیمارات و سعودی و هەروەها چاپێککەوتنی بە سەرکردەکانی ئەو وڵاتە کە دەڵێن ئامانجیە و ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسایکردنی دەمە گەلک هەستیارەشی بێگوم بەڵێ لە لای شۆ خۆی خەریکی شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەوە بەردەوام دکە شەر بەس فۆکوسا دنیای نەهاژوی شەری هاتیە شەری لێ غەزە بۆم بەبەستە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئەلەکساندەر ناتژارۆڤ چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵماندا بەڕێز ئەلەکساندەرم کاتتان باش سلااو بۆتە برێز ئەلەکساندر دەستپێکە دەتخوازم بپرسم یانێ گرنگیە vê سەردانا پوتین divê dema hestiyar de tu çawa dinirxîne شەوتان باش زۆر سپاس بۆ میوانداریکردم ڕۆمە ئەمە سەردانێکی زۆر گرنگ چکە دەتوانم دڵنیاتان بکەمەوە ئێستا لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵ کۆمەڵگەی رووسیا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین گفتوگۆ هەبووە لە ماوەی ڕابردووە و دوای سەردانەکەی سەرۆک پوتین لە ڕاستیدا سەرۆک پوتین بۆ ئەم سەردانە چووە بە چەند پێشنیازێک بۆ ئەوەی بتوانێت هەردوو لایەن ئیمارات و سعودیا بەیەکەوە بگەێنێت و لە خاڵێک کۆیان بکاتەوە هاوشان لەگەڵ ئێران بێگومان بۆ ئەوەی بتوانێت ئەم خوێن ڕشتنەی بەردەوامە کۆتایی پێ بهێنرێت من بڕوام وایە ئەمە بێگومان بەشێک بۆ لە گفتوگۆکان و لە قسەکان نین نێوان هەردوو سەرکردەکان لەگەڵ سعودیا و ئیمارات بڕواشم وایە بەشێک بووە لە گفتوگۆکانی ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی ئێران هەرچەندە بێگومان دەبینین چەند نیگەرانیەکە هەندە ڕووی ئابوووریەوە و هەماهەنگی ئابووری و تەکنیکی سەربازی و هەماهەنگی زیاتر بێگومان قسەیان دەربارەی دۆخی ئۆکرانیاش کردووە من بڕوام وایە خاڵی سەرەکی سەردانەکە چەند پێشنیازێک بووە و چەند پێشنیازێکی هاوشان بووە کە رووسیا بۆ وڵاتانی کەنداوی پێشکەش کردووە ڕەنگە لەگەڵ ئێرانیش و هەروە هەماهەنگی نێوان دوولایەنە بەڵێ زۆر باس لە گۆڕانکاری لە نەخشەی جیهانەکرێت بە تایبەت لە دوای سەرهەڵدانی نێوان شەڕی نێوان ئیسرائیل و حەماس لە گوتاریشیدا بنیامین نەتەنیاهوتی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕێ بەم جەنگەی کە دەستمان پێ کردووە لەگەڵ حەماس ئەمڕۆژ سەرۆکی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوە لە پەرلەمانی رووسیا دەڵێت نەخشەیەکی نوێی جیهان بەڕێوەیە ئەم گۆڕانکاریە ڕووەدا ئەم نەخشە نوێ دێتە ئاراوە نەخێر من بڕوام وایە ئەمە ڕوونادا مەبەستم ئەوەیە نابێت زۆر سەرنج بخێنە ئەوەی کە ناتانیاهو چی دەڵێت بەرپرسانی ئیسرائیل لە چەند هەفتەی ڕابردوودا چەندین شتویان گرتووە و بڕوام وایە ئەمە زۆر قسە هەڵدەگرێت و نیگەرانی زۆری لەسەر بڕوام وان نییە جیهان ڕێگە بە ڕەشە کوژیەکی تەواو بدات و بە شێوەیەکی سەرەکی لە غەزە ڕووبدا من بڕوام وایە نییە کە جیهانی عەرەبی و کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێگە بەمە بدەن و ڕێگە بەم شێوازی گۆڕانکاری سنوورە بدەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە من بڕوامەوەی کە نەتانیاهو گوتی کە بە شێوەیەکی سەرەکی بۆ خودی ئیسرائیلیەکان بووە ئەو کەسانی کە پشتیوانی لە ئیسرائیل دەکەن پامەکە زیاتر بۆ ئەوان بۆ پارتی کۆماریەکان بووە لە ئەمریکا کە سپۆنسەرێکی سەرەکی ئیسرائیلیەکانن بەڵام بڕۆمە ئەمە گفتوگۆی زۆر هەڵناگرێت مەبەستم ئەوەیە کە جیهان بێگومان لە گۆڕانکاریدا بەڵام نەک بەو شێوەیە کە ئیسرائیل دەیەوێت بگۆڕێتەوە من بڕوام نییە گۆڕانکاری سنوورەکان دەبینین کە نەتانیاهو باسی لێوە دەکات بەلێ برێز نەژارۆڤ یانێ دەما دەست پێکردنا شەرەتێ گوتن و ئەف شەر دکاری بەرفەرەح ببە شەر لە ڕۆژهەڵاتا ناوین بەرفەرەحتر ببە رووسیا دکارێ ڕۆلێک بلەیزەک و ئەف شەر بەرفەرەحتر نەبە تو چاوات بینە من ئێستا نابینم کە ئەم جەنگە بەڕاستی تەشەنە بسەنێ و فراوان بێت دەکرێت ڕازگۆ بین کێ شەڕی ئیسرائیل دەکات
میسر کە بێگومان ئەم کارە ناکەوە چونکە میسر هاوپەیمانێکی ئەمریکا دەبێت ڕوبەڕووی ئەمە ببینەوە کە میسر شەڕی ئیسرائیل ناکات چێتر دەکات بێگومان سووریاش ئەم کارە ناکات حزبوڵڵا بەڕوونی ئەوەی گرتووە کە بە شێوەیەکی تەواو ناچنە ناو ئەم جەنگەوە بۆیە من وای نابینم کە ئەم جەنگە بەرفراوان و بەرەبچێنەوە بڕوامان نییە یەمەنیش بە چەند موشکێک و دەربەسەرکردنی چەند کەشتیەک وایدا بنین کە چوەتە ئەم جەنگەوە هەرچەندە بڕاشم وایە کە رووسیا ڕۆڵی هەبێت و بڕوام وایە ئێستا ئەم کارە دەکاتن بە بنیاتنانی هەماهەنگێک بۆ ئەوەی ئەم خوێن ڕێژیە ڕابگرێت و وەرفشار بخاتە سەر ئیسرائیل بۆ ئەوەی هاوکاری مرۆیی بگەندرێتە خەڵکی فەڵەستین و کۆچبەرە فەڵەستینیەکان بۆیە رووسیا بێگومان ڕۆڵی هەیە وەکو نێوەندگیرێک بینیمان لە شەڕی سووریاش لە چەند ساڵی ڕابردوودا ئەم ڕۆڵێ بینەوە هیوادارم ئەم ڕۆڵە ببینێت جارێکی دیکە هەرچەندە من دەمێت ئەمە دووبارە بکەمەوە وای نابینم لە ئێستادا ئەم جەنگە فراوان ببێتن چونکە من نابینم هیچ لایەنێکی ناوچەکە یان لە ڕاستیدا بڵێن توانای هەبێتن کە ئەم جەنگە بخاتە ئاستێکی دیکەوە بەڵێ پێتان وایە ڤڵادیمیر پوتین لەو سەردانەی بۆ وڵاتانی کەندا و ئامانجەکانی خۆی بەدی هێنابێت یاخود بە ئامانجەکانی و خواستەکانی خۆی گەیشتێتەوەی کە بۆی هاتووە بۆ کەندا و بڕام وایە ئێستا زۆر زووە بۆ ئەوەی قسە لەسەر ئەو بکەین جارێکی دیکە پێویستە ئەمە دووپات بکەمەوە کە ئامانجەکە جیاواز بووە هیوادارم پرۆپۆزەلێکی هاوبەش ببینین هەرچەندە ئەگەر قسە لەسەر بابەتە ئابوووریەکان بکەین کە زۆر گرنگ بووە لەم سەردانەدا چونکە پێشتریش ئەمەم گوتووە لە چاوپێکەوتنەکانم کە ئیمارات و سعودیە و ئێران گرنگتر و گرنگتر دەبن بەلای رووسیا و لە ڕووی ئابوووریەوە زۆر هاوبەشی گرنگن سەبارەت بە بەڕێوەبردننی ئابووری کەندا و بێگومان سعودیەش دەزانین کە چۆن کۆنتترۆلی بازاڕی جیهانی نەوتی کردو و دەبینین ڕۆلی ئیمارات چەندە گرنگە لە جیهاندا ئیمارات بووە بە یەکێک یاخود پەنجەرەیەکی بۆ رووسیا بۆ ڕوانین لە جیە هەندین لە چەندین ڕووەوە ئێمە هەماهەنگی و پەیوەندیمان هەیە بۆی ئەمە زۆر گرنگە هەماهەنگی بەردەوام هەیە لە لایوان هەردوو وڵات لە ڕووی تەکنیکی و لە ڕووی سەربازیشەوە بێگومان بۆیە من بڕوام وایە لەم بابەتانەوە لەم پرسانەوە هەروەها لە پرسی پەیوەندیە دوولانیەکان ئەمە سەردانێک بووە بۆ ئەوەی دووبارە بەم پەیوەندیانەدا بچنەوە بۆی دڵنیا بێتەوە هەموو شتێک بە باشی بەڕێوە دەچێتەوە ئەم پەیوەندیە ئاڵۆزانە باشتر دەبن و باشتریش دەرسن و هەروەها ئەم پرۆپۆزەلی ئاشتیە ئەم پێشنیاری ئاشتیە دووبارە بڕوام وایە کە پلانێک بووە بێگومان هەرچەندە ئەمە دەستکەوت نییە لە خودی خۆیدا دەستکەوتەکە ئەو کاتە دەبێتن کە خوێن ڕێژەکە کۆتایی دێت کە شەڕەکە کۆتایی دێت کاتێک ئەمە ڕوویدا ئەمە دەبێتە دەستکەوت بەر لەوە بەدەخەوە هەمومان دەزانین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەند دەیان پلانی ئاشتی بینیوە بەڵام چەند جێبەجێ نەکراوە ئەلەکساندر دەخوازم وێ دەرفەتێک کار بێنم نوها تێشۆپاندن و پەیوەندیان ناوبێنا تێلاڤیڤ و مۆسکۆدا خەرابوونە پشتی شەر چما پەیوەندی خەرابوون چاوا دەبینە؟ باش ئەمە خراپ پەیوەندەکان خراپتر وە ئیسرائیل هاوکاری سەربازی بۆ ئوکرانیەکان دابین کردووە هیچ زۆرە چەکێکیان نەناردووە بەڵام شێوازی دیکە هاوکاری سەربازیان ناردووە و چەدان سەربازی ئیسرائیلی هەبووە لە ئۆکرانیا ڤیددیۆیان هەیە تۆماری ڤیددیۆیان هەیە کە ڕاهێنان بە سەربازە ئۆکرانیەکان دەکەن و زۆرێک لە ئۆکرانیەکان ناتوان بڵێم زۆرەکیان بەڵام ژمارەیەکی باشیان ئیسرائیل کەشتی ئیسرائیلیان بەکارهێنا و مەبەستیشم ئەوەیە لە ئوکرانیا خەڵکێکی زۆری جووش هەیە بێگومان ئەمە بۆ ئەمە کاریگەری هەبووە لەسەر پەیوەندیەکان بەڵێ بەڕێز
ناژارۆفێتان وانە باشبوونی پەیوەندیەکانی نێوان رووسیا لەگەڵ وڵاتانی کەنداو و بەرەو پێشبوونی پەیوەندی ئابوووریەکان بە تایبەت وا بکات گرفت خاتە پەیوەندی نێوان ئەو وڵاتانە لەگەڵ ئەمریکا بۆ پێی لە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیاوە پەیوەندیەکانی ئەمریکا وڵاتانی ئەوروپا لەگەڵ رووسیا چۆ ئاستێکی زۆر خراپە هەوڵیاندا رووسیا داببڕن لە جیهان. ببوورە دەنگت بە باشی نەگەیشت تۆ دەڵێیت کە گۆڕانی پەیوەندەکان لە بینی رووسیا وڵاتانی کەندا و کاریگەری لەسەر رووسیا و ڕۆژئاوا دەبێت یا پەیوەندیەکانی کەنداو لەگەڵ ئەمریکا بەرەو پێشچوونی پەیوەندی بە تایبەت ئابووری لە نێوان وڵاتانی کەنداو لەگەڵ رووسیا کاریگەری ناکاتە سەر پەیوەندی وڵاتانی کەنداو لەگەڵ ئەمریکا؟ بەڵێ بەڵام وڵاتانی کەندا و بە شێوەیەکی سربەخۆ سیاسەتی خۆیان هەیە و جێبەجێ دەکەن لەم ئاژاوەی کە لە جیهاندا هەیە ئەوان وەکو هەلێکی دەبینن بۆ ئەوەی بەرەو پێشەوە بچن و شوێنی خۆیان بەهێزتر بکەن و بتوانن زیاتر پشت بە خۆیان ببەستن و کەمتر بە ئەمریکا ببەستن بۆ ئەوەی بەهێزتر ببن. بێگومان ئەمەش وا دەکات پەیوەندەکانیان لەگەڵ واشنگتن خراپتر ببێت بەڵام ئێمە لەمە تێدەکەن چکە ئەم وڵاتانە گەورەتر بوونە و بەهێزتر بوونە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە بەهێزتر بوونە لەسەر ئاستی جیهان و لە سیستەمی ئابووری جیهانیش پێگەیەکی بەهێزتریان هەیە ئەوە تا ئەوان تەنیا بەرهەمهێنەری نەوت نین کە ئەمە نمونەیەکە وەک دەبینین لە ئیمارات ڕوودەدات بۆیە ئەوان پەیوەندیەکی نزیکتریان لەگەڵ رووسیا هەیە ئەمە هەنگاوێکی دیکەیە لە سربەخۆیی زیاتر و هەروەها پێگەی خوان لە ڕووی نێودەوڵەتیە بۆیە ئەمە شتێکی باشە پەیوەندیەکان لەگەڵ ڕۆژئاوا خراپتر بۆ بێگومان. سپاس بۆتەن ئەلێکساندر ناژارۆف چاودێری سیاسیش مۆسکۆ و لەگەڵمەوە. سپاس بۆیەوە.